is Omar Ahmed, 10 years old. I'm from Iraq, from Al-Anbar city. I'm in Gifted Student School in 6th grade. لە قوشبنێکی دوورەدەستی پارێزگای ئەنبار چیرۆشێکی ئەفسونایی دەبیسترێ کە قارەمانەکەی منداڵێکە تەمەنی لە 14 ساڵ تێپەڕی نەکردووە، بەڵام ئەو بە گوێرەی شاخەکانی کوردستان بەهێزە و تواناکانی سنووری مەحاڵی بەزاندووە. عومەر محەممەد خزەیر لە دایکبووی ساڵی 2011 ئەو منداڵێکی ئاسایی نییە و هەر لەگەڵ هاتنی بۆ ژیان لە چارەی نووسرا بوو ڕوبەڕووی ململانیکی سەخت ببێتەوە لەگەڵ نەخۆشیەکی دەگمەن کە ناوی هیمۆفیلیایە و بە خوێنی شلیش ناو دەبرێ. ئەم نەخۆشیە ڕێگرە لە مەینبوونی خوێن بە شێوەیەکی ئاسایی و بۆی هەیە بە هۆیەوە برینێکی ئاسایی ببێتە هەڕەشە لەسەر ژیانی توشبووانی. چاوەکانی فرمێسیان لێ دەهاتە خوار کاتێک باوکی عومەر بە سەرهاتی منداڵەکەی دەگێڕێتەوە و دەڵێ تەمەنی تەنیا 20 ڕۆژ بوو، سەری نەشتەرگەری بۆ کرا و 6 دەرزیمان بۆی کڕی بە 22 ملیۆن دیناری عێراقی. گەشتی ڕۆڵەکەم لەگەڵ نەخۆشیدا زۆر دژوارە و لە نەخۆشخانەیەکەوە بۆ نەخۆشخانەیەک و لە دەرزیلێدانێکەوە بۆ دەرزیلێدانێکی تر، هەر لە منداڵیەوە ئازارێکی لە ڕادەبەدەری چێشت. باخچەی ساوایان ڕەتیان کردەوە عومەر وەربگرن بەهۆی بارودۆخی تەندروستیەوە چونکە دەترسان بەرپرسیارەتی هەڵبگرن. تەنیا باخچەیەک نەبێ بە چەند مەرجێکی زۆر قورس وەری گرت. 900 SIM module to call to the parents if there any danger. Now I'll try it. بەڵام دواتر بۆ هەمووانی سەلمان کە ئەو زۆر لەو نەخۆشیە بەهێزترە و لە پۆلیسەی سەرەتایی بڕیاریدا تاقیکردنەوەی قوتابخانەی بەهرەمەندەکان ببڕێ و پێشبڕکێ لەگەڵ 500 قوتابی تر بکا و سەرکەوتنی بەدەستێنا و پەنجەرەیەکی نوێی بۆ پاشەڕۆژی خۆی کردەوە. پلەی یەکەمی بەدەستێنا لە پێشبڕکێی دیداری داهێنەرانی نیشتیمانی بۆ زیرەکی دەست کرد بە ئامێرێ کە یارمەتی دایکانی نابیست دەدا بۆ ئاگادارکردنەوەیان کاتێک منداڵە ساواکانیان دەست دەکەن بە گریان. ئەو منداڵە بەهرەمەندە بە بڕوابوونێکی زۆرەوە باز لەوە دەکا کە لە ئینتەرنێتەوە فێری زانست بۆ و کاتێکی زۆری لە فێربوونی بەرنامەسازی و زیرەکی دەستکرد بەسەر بردووە و دەڵێ ئامانجم ئەوە بوو چەند ئەپلیکیشنێک دابنێم تاکو یارمەتی دەربێ بۆ ئەو کەسانی وەک من دووچاری نەخۆشی بوون. عومەر بەوەوە نەوەستا و لە چەندین پێشبڕکێ و وەرکشۆپدا لە ناو عێراق و دەرەوەی وڵات بەشداری کرد تا بوو بە خاوەنی خەڵاتی باشترین داهێنەر لە جیهانی عەرەبیدا. ئەو بە زەردەخەنەیەکی پڕ لە چیرۆشی سەرکەوتنەوە وتی کاتێک وەک براوە ناویان خوێنمەوە هەستم کرد ئەو هەموو ئازاری تایە ژیان بە فیڕۆ نەچوو. ویستم بۆ جیهانی بسەلمێنم کە نەخۆشی کۆتایی جیهان نییە بەڵکو سەرەتای خەونێکی نوێیە. ئاواتمە ببم بە زانایەک لە بواری زیرەکی دەستکرد و پەرە بە چەند ئەپلیکیشنێک بدەم یارمەتی دەربێ بۆ نەخۆشەکان. ئەمەوێ ئەوە بسەلمێنم سەرەڕای هەموو بارودۆخە ناهەموارەکان مرۆڤ دەتوانێت سەرکەوتن بەدەست بهێنێ و داهێنانیش بکە. عومەر محەممەد خزەیر ئەو قوتابیە منداڵی بە زانست شەڕ لەگەڵ نەخۆشی دەکا بە داهێنان ئازارەکانی لە ناو دەبە، ژیانی ناهەمواری دەکا بە دەستکەوت. ئەمە چیرۆکی ئەفسوناوی منداڵێکە کە بۆمان دەسەلمێنێ هەمیشە مرۆڤ لە هەموو بەرەنگاربوونەوەیەک بەهێزترە و دەکرێت لە ناو ئێش و ژان و ئازار و نەهامەتیدا داهێنان سەرهەڵ بدە.